بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و هاوپەیمانی و کۆمەڵی ئیسلامی پرۆژەی دیالۆگی نیشتیمانیان ڕاگەیاندووە. یەکگرتووی ئیسلامی باز لەوە دەکات پرۆژەکەی پارتیوێچێتی پرۆژەیەکی حیزبیە، بەڵام پرۆژەکەی ئێمە لە چوارچەوەی پرۆژەیەکی نیشتیمانیدایە و ئامانجمان بە دەستهێنانی مافی خەڵکی کوردستانە. پرۆژەی یەکێتی و پارتی پرۆژەی نیشتیمانی نییە، پرۆژەی حیزبیە، دوو حیزبی دیاریکراوە. ئەو چوار لایەنەی تریش پرۆژەیەکی سربەخۆی خۆیان و چوارچێوەی سربەخۆی خۆیان هەبێ بۆ هەر کارێک کە بیانێ لە داهاتوودا هەنگاوی هەربگرن بۆ بەغدا. بۆیە ئێمە ئەو پرۆژەی کە ئەوان هیانە بە پرۆژەی نیشتیمانی نازانین، بەڵکو بە پرۆژەی حیزبی خۆیانی دەزانین. پرۆژەی نیشتیمانی ئەو پرۆژەیە کە سەرجەم داخوازیەکانی چوار لایەنەکە تێیدا جێگەی بێتوانێ کە پێشم وایە هەنگاونان لەم قۆناغەدا بۆ بەغدا بە یەکپارچەی من وەکو عوسمان کاروانی زۆر گەشتبین نیم بەرامبەری پێم وایە کورد بە دوو کوتلەوە ئەچێتە بەغدا چوار لایەنەکە و دوو لایەنی دەسەڵات. بزوتنەوەی گۆڕان هەمان قسەی یەکگرتووی ئیسلامی پێ و دەڵێت پرۆژەکەی ئێمە و لایەنەکان بۆ بەدەستێنانی مافی خەڵکی کوردستانە داواش دەکات لایەنەکانی دیکە پشتگیری پرۆژەکە بکەن. هاوپەیمانیش دەڵێت دەبێت دیالۆگی نیشتیمانی ئەنجام بدرێت بۆ بەدەستێنانی مافی نەتەوەیی نەک حیزبی. هەروەها بنەمایەکی پتەودا بنرێت بۆ ئەوەی دیالۆگێکی نیشتیمانی ڕاستەقینە لەسەر بنەمای پاراستنی مافەنەتەوەیەکان بکرێت. چوار لایەنە متفقی نەسەرەوەی کە دەسەر ئەم پاکێج و پرۆژەیە کە بەرهەمی بیر و قەناعەتی ئەم چوار لایەنە بێ کۆ دەبینەوە. ئەگەر لایەنی تر پشتیوانی کردین زۆر باشە، چونکە ئێمە خاڵەکان مەخاڵ جۆرەکانمانەوەیە کە کار لەسەرەوە دەکەین کە دەستکەوت بۆ خەڵکی کوردستان، دەستکەوتی نەتەوەیی نیشتیمانی و دەستکەوت تایبەت بە ژیان و بژێوی خەڵک بۆ خەڵکی کوردستان بەرهەم بێ. ئێمە دەمانەوێ پێداچوونەوەیەک بە پەیوەندی سیاسیەکانی لێوان هەموو لایەنەکان بکرێ و بنەمایەکی پتە و دابنرێ بۆ ئەوی دیالۆگی نیشتیمانی ڕاستەقینە لەسەر بنەمای پاراستنی پرسەنەتەوەیەکان و هەروەها پرسە نیشتیمانیەکان جێگیر بکرێت. لەبەرەوە هیچ مەرجێکی پێشوەخت نییە، بەڵام هەمیشە دیالۆگی نیشتیمانی پێویستی بە کۆمەڵی فاکتەرە. یەکێک لەو فاکتەرانە چاکسازی سیاسی، یەکێک لەوانە گۆڕانکاریە لە ڕەوتی ئیداری لە ئاڕاستی سیاسیدایە. چوار لایەنە ناڕازیەکەی هەرێمی کوردستان پرۆژەیەکی دیالۆگی نیشتیمانیان ڕاگەیاندووە بۆ ئەوەی کۆی لایەنەکان لەسەر ئەو پرۆژەیە کۆک بن و تاکو بتوانرێت ئەم جارە کورد بۆ دەستکەوتی مافەکانی بچێتە بەغداد نەک بۆ دەستکەوتی حیزبی. ئەو چوالایانەش دەڵێن ئێمە بە پرۆژەی حیزبی ڕازی نابین و پرۆژەیەکیش قوبوڵ دەکەین کە داخوازی و داواکاریەکانی ئەو چوار لایەنەی تێدا جێگیر کرا بێت. عەبدوڕەحمان ئەبوبەکر، KNN سلێمانی.